دژی بڕیارەکەی تاکە لێرگربوونەوەیە بەڕێوەچێت بەشداریدان وەفاداریە بۆ ئازادی خوازانە خوای فرمێسکی ئەو مناڵە ئەم دوو منەماڵە لەناو بەرێت تەفرت و نایەنکات ئەگەر یەکێ بێت دادگایی بکرێت دەبێ مەسعود بەرزانی مەستور بێت کە دەستیان سوورە بە خوێنی چەندین ڕۆڵەی ئەم نیشتیمانە دەستی سوورە مەسعود بە تیرۆری سەردەش عوسمان بە هەموو ئازادی خوازانی بادینان ئامادەبووان ئازادی خوازانی بەڕێز خەڵکانی خاوەن کەرامەتی ناڕازی لە ستەم و نادادی بەداخەوە جارێکی دیکە خەموستەمێکی دیکە کۆی کردینەوە جارێکی دیکە دەسەڵات لە ڕێگەی دادگا و دادوەرەکانیانەوە دایانەوێت خنجەرێکی ژەهراوی لە ڕۆحی ئازادی خوازی خەڵکی خاوەن ئێرادە و دەنگی خەڵکی بەشخورا و ستێندی دەبدەن بڕیاری پێشوەخت و ئامادەکرا و دادوەری دادگای دەسەڵات بۆ سزادانی چالاکوەنانی بادینان بە 6 ساڵ زیندانی ئیدانە و شەرمەزار دەکەین لە کاتێکدا بەناو دادگا سزای خەڵکی بە شەرەفی ناڕازی خاوەن ئێرادە و کەرامەت دەدات بکوژان و تۆمەتبارانی خوێنی گەنجە خێر لە خۆنە دیوەکانی خۆپیشاندانەکانی نان و ئازادی ئیستا بە ئازادی دەسوڕێنەوە و لە مەرزعی بەرپرسەکاندا دەحەوێنەوە دەسەڵاتێک کە هیچ هێزێکی هەرێمی نەماوە پەنای بۆ نەبات کلکی لەگەڵ گرێ نەدات ڕای نەکێشێتە ناو خاکی پیرۆزی کوردستانەوە بە هیچ جۆرێک مافی ئەوەی نییە پەنجەی تۆمەتی سویخوڕی بۆ هیچ کەس درێژ بکات بڕیارە سیاسیەکانتان مسفقالە زەڕەیەک دەنگی ناڕازی گەلی بێر و ناڕازی ستەم تاوانەکانتان ناترسێنێت بەڵکو و تەمەنی ستەمتان کورتتر دەکاتەوە دەسەڵاتە ئەمنیەکان فشۆڵتر دەکاتەوە ئەو دەسەڵاتە ئەمنیانەی بۆ هێزی وڵاتان دایم ئەژنویان لە زەویە و بۆ کوڕی فەقیر و وەژاری ئەم میلەتە بوونەتە جەلادی زەمانە داوا لە هەموو خەڵکی بە شەرەفی خاوەن ئێرادەی کوردستان و خەڵکی خاوەن ویژدان دەکەین پێکەوە بە یەک دەست دژی ئەم ستەمە گەورەیە بۆستینەوە تا بڕیارەکە هەڵبۆشێتەوە ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە هیوادارین دەسەڵات هەرچی زووە دەستبەرداری شێوازی خراپەکانی خۆی بێت کە بۆ خنکاندنی هەناسە ئازادەکان بێباکانە دەستیان بۆ دەبات. دیکتاتۆری دەوڵەتی تورکیا بێن لێرە بچەسپێن پێویستە ئێمە وەکو میلیارد وەکو خەڵک ئەو سیستەمە بشکێنین